سەرەتا بە ناوی خۆی گەورە و بە خێراتنی ئێوەی بەڕێزی ژەکەم بۆ ئەم پرۆژە ناوازەیە بە ناوی کۆیادەوەری جینۆسایدی هەڵەبجە کە ئەم پرۆژەیە خۆی لە خۆی تا گرنگە، چونکە هەتا وەکو زیندووەکان ماون خۆیان قسە بکەن، خۆیان شت بڵێن، خۆیان ڕووداوەکان باسکەن، زیاتر لە ڕاستیەوە نزیکترە هەتا وەکو دوایی گێڕانەوەی مێژوو چڕ بیر و ڕای زیاتری لەسەر بوترێت و تا ئەگەیتە ڕاستیەک، بەڵام ێساتە زیندووەکان خۆیان شاهێت و گەواهیدی ڕاستی ڕووداوەکەن. من ناوم عوسمان حەمەفەرەج عەبدوڵڵایە، پیشەم سەرپەرشتیاری پەروەردەییە لە 1973 لە گوندی خەرپانی سەر بە ناحیەی بیارە ناوچەی هەورامان لەدایک بووم و ئەو کاتی کە ئێمە لە کاتی کیمیابارانەکەواتە ساڵی 1970 لە جەمەعی زۆرە ملێ عناب نیشتەجێ بووین کە بەشێک بوو لە گەڕکی هەڵەبجە، ئێستا پێوترێت شارەوانی، و ئەو کاتێ ئێمە خێزانەکەمان 6 نەفەر بووین و ئەو کاتەیش قۆناغی خوێندنم لە چواری گشتی بوو، واتە چواری ئامادەیی ئێستا و باودن پۆلی دەی ئێستاکات بەو شێوەیە. و خانووەکەمان ئێستا خانووەکەی جاران نییە، هەرچەند ئێساتە خانووەکەی جارانیشمان هەر ئاوەدانە، بەڵام بۆ خۆم ئێساتە لە خانوویەکی دیکەم. و سەبارەت بە کیمیابارانکردنی هەڵەبجە، طبعاً کیمیابارانکردنی هەڵەبجە زیاتر لە 13 هەتا وەکو 16 ئەو 3-4 ڕۆژە ئەتوانین بڵین ئەوە گەورەترین ڕووداوەکانی هەڵەبجە یا گۆڕانکاریەکانی هەڵەبجە زیاتر لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا بوو. طبعاً وەکو خەڵکی هەڵەبجە بەرامبەر ڕژێمی بەعەز ئەو هەموو ستەمکاریە کە دەیەکرد، خەڵکی هەڵەبجە پێخۆش بوو کە هەڵەبجە ئازاد بکرێت، بەڵام چۆنیەتی و شێوازەکەی لەوانەیە لە هەزر و بیری خەڵکیدا نەبێت کە بەو شێوەیە بێت. طبعاً کە هەڵەبجە لە 13 مانگە تاوەکو 16 ئەو کاتە سەربازانی جمهوری ئیسلامی ئێران و لەگەڵ لایەنە کوردیەکان دابەستنە هەڵەبجەوە و هەمومان ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە حکومەتی عێراقی زۆر محاولەیە کرد کە هەڵەبجە نەگیرێت، هەمومان بە بەرچاومانەوە بوو کە حکومەتی عێراقی جێشێکی زۆری ئێنا لەسەر تەپۆڵگەکانی عنەب دای ئەبەزاندن لە ناو ئەلیب کۆتەرەکە بۆ ئەوەی هەڵەبجە نەیەگیرێت، بەڵام لەبەرەوەی تر شتەکە لە خوارەوە پردی زەڵم گیرا بوو، هەرچوا دەورەی هەڵەبجە لایەنە کوردیەکان و سوپای پازاران دابەزی بوون، لەبەرەوە مەحاڵ بوو حکومەتی عێراقی سەرکەوێت لەو شەڕە، بۆیە کۆتایەکەی بەگرتنی هەڵەبجە هات، هەرچەندە قسەیژە بوو کە پێشتر هەڵەبجە و لە ژێرەوە هەر پیلانگێڕیەک هەبوو کە جۆرێک لە جۆرەکان ئاسانکاری کرابێت بۆ داگیرکردنی هەڵەبجە. تەمان حکومەتی عێراقیش بەو بە بێدەنگی ڕانەوەسا بەردەوام دەستی کرد بە بردومانکردنی شاری هەڵەبجە و بە ناپاڵم و بە بەردەوام تەیاری لەسەر بوو و خەڵکی هەڵەبجەش تاکە بەنا هەندەیە کە شوێنێک هەیان بێت تەنها بریتی بوو لە ژێرزەویەکان کە دروست کرابن هەر بۆ شەڕی عێراق ئێران، هەتا وەکوەوەی گەیشتە کارەساتی کیمیابارانی هەڵەبجەش. و ئەلەو ماوەیە خەڵکی هەڵەبجە بە تایبەتی خەڵک زۆر محاولەی ئەکرد بۆ شوێنێک کە پێوترێ بانقەکەی هەڵەبجە و خەڵکێکی زۆر ئەو کاتە هەندێک پارە و زی و زێڕ و ئەوانەی خۆیان لەوێ دانابوون، بە هیوای ئەوە بوون کە جۆرێک لە جۆرەکان هەموو کەس ئەو پارەیە خۆی وەربگرێتەوە، بەڵام بەداخەوە ئەو بانقی هەڵەبجەیە بە هەر شێوازەیەک بێ برا، کەسی نەزانرا چۆن براوە، ئەوەی جۆرێک بوو لە ماڵوێرانی خەڵکی تری هەڵەبجە و کە کەس نەیتوانی پارە و سامانی خۆی وەرە بگرێتەوە و ئێسێژ لایەزال تا ئێساتش دۆسیەیە کە هەر وونە و چارەنووسینا دیارە و بەو شێوەیە. تەمان ئێمە وەکو خزمانی خۆمان بە تایبەتی خەڵکی خەرپانی و خزمە نزیکەکانمان هەمومان لە شوێنێکە کۆبووبوونێتەوە کە پێیە وترێت کە ماڵی پورەیەکمان بوو بە ناوی پورە مەنیجەوە و لە هەمومان لەژێر زەویەکەی ئەوان نابوون و لەو کاتەیە کە هەڵەبجە قەسف باران ئەکرا و ناپاڵمی لێ ئەدرا و ئەوانە تقریباً دەمە و ئێوارە بوو ئامۆزایەکم کە ناوی هادیە هات بە ژوورە لە ناو حۆشەکە هاواری کردوتی کە ڕاکەنە دەرەوە بە هاوارکردن کە ئەڵێن هەڵەبجە کیمیایی لێ دراوە. تەمەن نەبووشەی کیمیایی تا ئەو کاتە بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ هەمومان شتێکی تازە بوو، یان نەمان بیست بوو،
بۆیە هەموو کەس هاتە دەرەوە و کیمیابارانکردنی هەڵەبجەیش بۆ ئەوە ئەگەڕایەوە کە پێشتر حکومەتی عێراقی لە شەڕی عێراق و ئێرانە بەکارهێنرا بوو لە هەندێک شوێنی تر باسکرا بوو کە سەدام کیمیایی وەشاندووە و بەتایبەتی لە شەڕی عێراق و ئێرانە خەڵک وەکو ناوەکەی بیست بووی بەڵام بوو شێوەیە کە لە ناو هەڵەبجە ئەبۆ شێوەیە کیمیایی لێ بدرێت و باس بکرێت شتێکی نامۆ بوو. بۆیە هەموو کەس لە بیستنی ئەم هەواڵە هەموو کەس هاتە دەرەوە هەموو کەس چوو بە شوێنێکی خۆیان چۆن خۆی دەرکا. قەمان ئیتر لەو کاتەوە پەرداوازەیی خەڵک دەستی پێ کرد خەڵک نەیەزانی چی بکات چۆن بکات کیمیاباران چییە چی بکەی چی نەکەی ئەمانە هەموو شتانێک بوون کەس نەیەزانی. بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە وەکو گوندی خەرپانی ئێمە پێشتر ڕاهاتوین لەگەڵ ئەوەی لە هەموو کارە ساتێکە کە کاتێک خەسفی مەدەنی ئەکرا زۆربەی دێکەمان ڕێیە کردەوە بۆ خەڵکی خەرپانی بۆ گوندی خەرپانی ئێمە ڕاهاتبووین هەر بەرەوە ئەوێ بڕۆین چونکە هەر وەکو ئەوەمان دانابوو وەکو بەناهەندەیەک وەکو شوێنێک بۆی بڕۆین هەر تەنها خەرپانیە. بۆیە هەموو کەس محاولەی کرد ئەوەی تر مەکینە بێدەوە بێ سیارەیە بێ بە پێ بێ هەموو کەس بە پێی توانای خۆی کەوتە ڕێ و ئەو کاتەی شتێک کە تەنها پێت بێت مەگەر خواردنێکی سادە یا لێفێک یا بەتانیەک شتێکی ئاواخۆ مەگەر کەسێک سیارەی اینجا ئەوانەشی کە سیارەی یان پێبوو ینی بە شێوازێک بۆ قەت تەوەقوع نەکرد ئەم سیارەوە نە خەڵک بگرێت مەکینە ئەو نە خەڵک بگرێت یانی شتەکە لە ڕادە بەدەر بوو. ئەتر ئێمەش کەوتینە ڕێ گەیشتینە ئەم کێسە پێوترێت خانوەزاتیەکان ئەو کاتەوە پردێک بۆ ئەلەو کاتە حکومەتی عێراقی یەک ناپاڵمیدا لە هەڵەبجە هەموو هەڵەبجە ڕووناک بوویەوە ئیتر خەڵک دەستی کرد بە هاوار و گریان و قیژان و لایەت بکوژێنەوە و باسەیارە ئیژ نەکات و ئەم هەموو شتانە ئەلەو کاتە وەکو چۆن ئەڵێ ڕۆژی قیامەت کەس ئاگای لە کەس نەبوو کەس نەی ئەزانی مناڵەکەی کەوتووەتە کوێ مناڵەکەی لای کێیە هەموو کەس شپرز بوو. ئێمەش هەر بڕیارماندا بوو کە بەرەو گوندی خەرپانی بڕۆین ئێمەش کەوتینە ڕێ ئێمە حتاوەکو نزیکی گوندی عەنەب بووینەوە سیرەکەین دنیا بێدەنگە بێت سیرەکەی خەڵک دەنگە دەنگکە نەما خەڵک کەمتر دەقیژێنە ئەوەی هەندێکی هاتبووە و دوای خەڵکمان ئەبینی بەلای جادەکە کەوتبوو لە زیهنی ئێمە وامان ئەزانی ئەمانە خەوتون نەمان ئەزانی ئەمانە کیمیاییە لێنداوە ئەمانە مردوون ئەوانە خەڵکمان ئەبینی ئاوا لە پاڵچاتەکە کەوتبوو یا کەسێک هاوارێکی کرد یا دەنگێکی لێوە هات ئەمانەمان بینی. بەڵام کە کاتێک چوینە ناوە گوندی عەنەبەوە هەندێک خزمی خەرپانەی خۆمان بینی ئەو کاتە بەڕەحمەت بێ حاجی خەفار و لەگەڵ مەکینەیەکە کە مەکینەی کاکجەباریان پێوت کەوتبووە خوارەوە ئیتر ئەوانی شپرس بوو نەیان ئەزانی چی بکەن بۆیان دەرئان کەسەکەیان بۆ دەرنەئال گیرێکیان خواردبوو ئەوانیش ئێمە ئەوانمان بەجێهێشت. ئیتر ئێمە ڕۆیشتین حتا وەکو لای مەکتەبە کۆنەکەی عەنەب ئەلەو کاتا وڵاخێک مردار بووبوویەوە کیمیایی کوشت بووی من کەوتم بەسەریا بەسەر ئەو وڵاخەیشە ئیتر ئێمە هەر ڕۆشتین ئەو شەش نەفەرەی خۆمان سێرەکەین هەر بەس تەنها ئێمەین ئەمە خەڵکی تر لە ملاولولاوە مردووە بەڵام ئێمە نەمازانیوە ئێمە هیچ نازانین حتا وەکو ئەوەی کە لە توانامان هەبوو هەتا وەکو گەیشتینە سایلۆکەی ئێستا ئەو سایلۆیە کە ئێستاتە ئەلەویا دروست ئەکرێت ئەلەویا ئێمە ڕاوەساین ئەلەویا ڕایوەستاین دایکم بە ڕەحمەت بێمانوو بوو و عادەتی کیمیایی ژوا بوو کە ئەیدا لە کەسێک کە دا ئەنیشتی ناڕەحەت ئەتوانی هەسیتەوە یعنی یەکێک لەو تایبەتمەندیانەی کیمیایی هەڵەبجە ئەوە بوو کە کەسێک دا ئەنیشت حەزینەیە کرد هەسێتەوە وەکو شەکەت ئەبوو ماندوو ئەبوو ئەوت با ئیسراحەت بکەم بەڵام ئەم ئیسراحەتە وای لێ ئەکردی کە ئیتر بۆ یەکجاری هەر نەتوانی هەسیتەوە. ئێمە لەوێ هەر شەشمان لەوێ خۆمان کرد بەژێر لێفێکمان پێ بوو و چاکیش لە بیرمە دوو کوردی ڕۆژهەڵات کە نازانم کۆمەڵە بوون یاخود دیموکرات بوون بەجلی کوردیەوە سیلاحیان پێ بوو چاکناوەکانم لە بیرێکە ناوی سعدی بوو یەکی کچەکە ناوی زۆرا بوو حتا وەکو بەیانی هاواریان لە یەکترە کردم دوو نەفەرە و بەیانی کە ئیتر ڕۆژ بوویەوە تەمەن شەو هەر کیمیاباران هەبوو بەردەوام حتا ئێمە هەستمان پێ ئەکرد کە لەو بەرمانەوە یەک بتڵی گەورە کیمیایی دایبوو لەو لامانەوە و هەندێک خانەوادەی بەڵخەیی تێدا شەهید بوون ئەوانش بە ناوی وابزان حاجیم سەفا بوون ئەوانە لەوێ شەهید بوون.
ئەتر ئێمە بۆ بەیانیەکەی من بیر ینی لە یادمە دایکم وەک بڵێ لە گیانەڵا بوو، ینی جۆرێک بە حاڵێ هاواریە کردوونەی ئەکرد ئەو دوو نەفری کە لەگەڵمان نابوون و دوو کەسی کوردستانی ڕۆژهەڵات هەردووکیان بەیانی لە پەڵیەکان مردبوون و حتاوەکو من نەویم لە سیلاحەکەیان عادەتەن هەروەکۆی بزانم سێرەکەم منیش حیج نابینم، ینی چاوەکانم حیج نابینێ. ئەوە نازانم باوکم وتی یەکتان بڕۆن بۆ خەرپانی با خەڵ بێ بەدەممانەوە. ئێمە نەمانەزانی وامانەزانی هەرێمە وامان لێ هاتووە، نەمانزانیوە کۆی هەڵەبجە و هەموو دێکەمان ئاوا خەڵک شەهید بووە و لە دێکەی خۆمانان نزیکەی تقریباً 40-50 نەفەر شەهید بوو، نەمانەمان نایزانی. من بەڕێ کەوتم لە سایلۆکەی ئێستەوە واتە ئەو ساپیانەوە مەشروعەکەی عەنەب ئەلێەوە بەڕێ کەوتم بۆ کانی یاسەمەند. باوەڕکە ئێستێژە و پرسیارە لای خۆم دروست دەبێ من چۆن گەیشتومەتە کانی یاسەمەند، یعنی چونکە چاوم هیچی نەئەبینی، نەم ئەزانیوە چۆن ڕۆیشتووم، چۆن قەدەری خوا وا بۆ کە من ڕێم بکەوێتە ئەو چەمەی کانی یاسەمەند. ئێسێ ژیانی نازانم بە چۆن ڕۆیشتووم چۆن گەیشتومەتە ئەوێ. بۆیە بە بەردەوام ڕۆیشتم حتاوەکو گەیشتمە کانی یاسەمەند. سێرەکەم لەوێ هەندێک خەڵکی گوندەکەی خۆمان ئەو کاتە سێرەکەم جەماعەتێک لەوێن ئەوانیش دابڕابوون لە خێزانیان، هەندێکیان لەوێ بوون، ئیتر زۆرێکیان بەو ئێوارەکەی بەو گەنمەی بە گوندی جەلیلا هاتبوون بەرەو ئەو دیو باشە و هاتبوونە ئەوێ ماڵی دادە پیرۆزە بوو و ماڵی با بڵێن عەلی حاجی فەرەج بەڕەحمەت بن ئەوانە و کاکاوە بوو کاک سەعەدی بەوانەی کە لەوێ خەیاڵم بن ئەوان. من هاتن چوون پێم وتن کاکە دایکمان خەریکە لەوێ مردووە ئەوانە وەرن بە دەممانەوە ئەوانە ئەوانش زانیان بە وەزعەکە چۆنە. ئەتر هەر جۆرێک بوو من نێشیان هێژ منیش بگەڕێمەوە، بۆیە منیش هەر لەگەڵ ئەوانە بوو، لەگەڵ ئەوانە بووم. ئێوارەکەی لە کانی یاسەمەنەوە باشە من نەمەزانی بووداوە کاتی دایکیشم مردووە، بەڵام لە کانی یاسەمەنەوە ئێد بەرەو گوندی خەرپانی هەستم کرد بەڕەحمەت بێدادە پیرۆزە شتێکی بە یەکێکی تر وت ئەلەو کاتە هەستم کرد کە دایکم مردووە، چونکە ئەو شتێکی وای وت کە وتی حاجی لەیلێ ژەڵێن مردووە ئەوانە، ئیتر من هەستم کرد. ئیتر چوینە گوندی خەرپانی و لە گوندی خەرپانی ئەو کاتە زۆربەی سیارەکانی ئێران هاتن ئەلەوێ ڕائەوەسن کە پێیان ئەوەت تفەسیاوە باشە، ئەلەوێ سیارەکان ڕائەوەسان و ئیتر ئێمەش ئەلەوێ سوار بوون، ئەلەوێ سوار بوون لەگەڵ ئەو خەڵکە بەرەو ئێران. ئیتر بەرەو ئێران لە پاوە لەوێ ڕایان نەگرتین حتاوەکو گەیشتینە کەنگاوەر. لە کەنگاوەر چوونە قوتابخانەیەک بە ناوی وەلی عەسرەوە و ئیتر ئەمە بەز من ماڵەوەمان خێزانەکەمان هیچ ئاگام لێ نییە. ئیتر لەوێ ماوەیەک لەوێ بوون، من کیمیایی لێیدا بووم، ئەم قاچانم هەموو دڵۆق بوون، ینی هەمووی بلۆقی گەورە گەورەیان هەڵگرتە بوو و جەراعەت و ئەوانەی زۆر جسمم ڕەش بووبوویەوە و بەردەوام ئاوی لێ ئاتە خوارەوە و ئیتر بەپێ ئەو کاتەی ئەوانەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات ئەوەی لە توانایانە بوو بۆ خەڵکی هەڵەبجە کردیان، ینی لە هاوکاری کردم لەوانەی ئەو کاتێژی لا لەحمەر و جمهوری ئیسلامی و ئێران لەو کاتە خۆی لە شەڕابوو ئەوەی پێی کرا جمهوری ئیسلامی وەکو هاوکاری کردی. ئیتر دوای ماوەیەک 3-4 ڕۆژ سێرەکەم لە خەسخانەکە بووم، دوایی جارێکیان جوم بۆ دەتاوی سێرەکەم دوو براکەی ترم هاتوونەتە ئەوێ، عومەر و وەکیڵ، نەمەزانی چۆن هاتوونەتە ئەوێ، هاتوبوونە ئەوێ لەوێ یەکترمان بینی. دوای ئەوانەی ئیتر سێرەکەم باوکم و خوشکەکەم و عومەر و وەکیڵ و ئەوانە هەر لای سایلۆکی ئێستا مەشروعەکە هەر جۆرێکیان کردبوو، بەسنگە خشێ بوو، بە هەر جۆرێک هاتبوونە سەر جادە ڕئیسیەکە. لەو کاتە سیارەیەکی ئێرانی میگزەمینی هاتبوو بینی بوونی یەکسەری خستبوونی ئەوانی خستبووە ناو سیارەکە و یەکسەری بردوبوونەوە لە کانی مەحموود باشە، ئەلەوێ لە خەرپانی دایگرتبوون و گەڕابوویەوە. ئیتر لەوێژە و کاتێشە لەوێ خەڵکی خەرپانی بەو یا ڕۆشت بوو، بەوانیشیان زان بوو لەگەڵ ماڵەوەشمان لەگەڵ ئەو خەڵکە ماڵی خاڵۆم و ئەوانە خزمانی تر هاتبوون بۆ ئێران. تەبەن ئێمە ماوەیەک لە کەنگاوەر بووین و لە ئۆردوگای سەرافەرش. دواتر بۆ حکومە ئێمە خوشکێکمان بەڕەحمەت بێ نەعیمە لە ساڵی 1970 چوو بوویە ئێران و لە سەریاز بوو، بۆ پێ ئێمە هەر جۆرێ بە محاولەمان کرد کە
لە ئۆردوگای سەری با بڵێن کەنگاوەرەوە هاتینەوە بۆ سەریاس. ئێمە بۆ ماوەی 3 ساڵ واتە لە ساڵی 1970ەوە هەتاوەکو مانگی 6/1990 ئێمە لە ئێران بوون. ئەو کاتە بە عفواتێکی ڕژێم هاتینەوە بۆ عێراق. بەداخەوە عێراق وەکو هەر دژمن سێری خەڵکی هەڵەبجەی ئەکرد و حتا وەکو کۆمەڵێک لە دوای ئێمە بەس تەنها 2 دقە 3 دقە دوای تەواوبوونی عفواتەکە لە حدود بوون، دوایی سەرنووک و ئەنفالی کردن و لە نوکرە سەلمان و ئەوانە ئەوزان کۆمەڵی خێزانی بەڵخەیی بوون، هەمویان تیاچوو. بەڵێ وەک وتم من هەستم کرد ئەلەو کاتە کە دایکم وفاتی کردووە، بەڵام کە چوونە ئێران بەرەبەرە ماڵی پورێم و پورەکانی ترم و خەڵکی خەرپانی و نزیکەی تقریباً نزیکەی 50 کەس خەڵکی دێکەمان هەموو لە نزیک قلیج وفاتیان کردبوو. ئیتر ئەو کاتە لەبەرەوەی شتەکە عام بوو، ینی ئەوە نەبوو زۆر تەسیری نەبوو وەکو ئەوەی کە تۆ لە کەسێکی ئاساییە کەسێکی ئازیزت لە دەست بێت. لەبەرەوەی شتەکە عام بوو، اینجا وەکو تۆ لە ئۆردوگای شابووی، لە ئۆردوگای شاب ئادەی بە دوای خواردنا و نەخۆش بیت و چی و ئەمانە ئەو هەستی مردنی خۆشەویستێکت زۆر لە دڵدا وەک بڵێ بەبیرتا نەئات، کەمتر بەبیرتە ئاات، چونکە شتەکە عام بوو. اینجا لەوێش تۆ هەر خەڵکت دەبینی بە برینداری، خەڵکت ئەبینی بە گریان و بە خەبەرهێنان و بە هەواڵپرسین و فڵانگم ون بووە و ئەم جۆرە شتانە، ینی لە ناو جەوێکا بووی، لەوەنە کەش و هەوایەکا بوویت کە هەمووی ناڕەحەتی بوو. ئەو ناڕەحەتی تۆش مردنی دایکت و یا هەر کەسێکی تریش بوو بە بەشێکی تری لەو هەموو ناڕەحەتیانە. ئەوە نەبوو کە بەشێکی گەورە بێت لەو کاتە لە کاتێکی ئاساییە کە تۆ بەو شێوەیە. جا ئێمە وشمان لەبێر نەچێت بەڕاستی لە کاتی ئەم هەموو شەیدانەی هەڵەبجە ئەوەندەی من بزانم، ئەوەنەی من ینی خەیاڵم بوو بێت بەداخەوە لایەنە کوردیەکان ئەو هاوکاریەی خەڵکی هەڵەبجەیان نەکرد کە قەرار بوو بیکەن، ئەو بەرنامەیە کە بۆیان دانرا بوو. بەداخەوە زۆر شتی نەشیا و هەموو لایەنەکان بۆ ئەو کاتێ هەڵەبجە هەموو پرسیاریان لەسەرە، لە دزین، لە قۆڵبڕین، بە شوێن پارە و سامانە، بە شوێن نازانم هەموو شتێکە، حتا ئەگاتە بانقەکەی هەڵەبجە، حتا وەکو دزیکردن لە ماڵانی تر و ئەمان هەموو نیشانەی پرسیاریان لەسەرە. بەڵام من لەوانەیە بۆ مێژوو بێڵێم ئەوەی کە بیست بێتم و وێنەکانیش بەڵگەن ئەو کاتە تەنها بزوتنەوەی ئیسلامی و ئێران کە هەوڵیان ئەدا لاشەکان لە ناو هەڵەبجە کۆبکەنەوە و لە گۆڕی شەیدان و لە شوێن و چەند شوێنێکی تر ئاوا بە شۆفە و خاکیان کردووە بەسەرە. حتا وەکو من خزمێکی خۆم پارەیەکی زۆری ئەو کاتە پازارێک بردو بزوتنەوەی ئیسلامی محاوەلەی کرد هەر بۆی هێنایەوە. باشە وە شتی جوانیش ڕوویدا بەڕاستی لەو دەیەمە ئێسەیش کاک حاجی باقی، کاک حاجی عێزەت، ئەمانە توانیان سەروەت و سامانێکی هەندێکی زۆری لەو خەڵکەی گوندی خەرپانی ئێمە لەو کاتەیە بپارێزن و بیهێنن، نێڵن خەڵکی تری بیبات و جۆرێک لە جۆرەکان ببێتە بە پاشخانەیەک بۆ ئەو هەتیوانی کە بەجێ مابوون و ڕۆڵی دەستپاکی و جوامێری ئەوان بەتایبەتی ئەو دوو بەڕێزە لە گوندی خەرپانیە دیارە و توانیان کە 2 نەفەریش بە تایبەتی پارەکانی لە خەرپانی ئێمە ماڵی کاک حەمەمرات و ماڵی کاک حەمە عەزیز ئەمانە تا ڕادەیەک 2 کەسی دەوڵەمەند بوون و زۆرێک لە سەروەت و سامانەکەن ئەوەی پێیان کرابوو، حتا وەکو ئەوەی ئێمەش چەند هەزار دینارێک ئەوەی پێیان کرابوو توانی ویان بیگەنەوە بەدەستی خەڵک و خەڵکی ترە و پار و پولە نەبات. ئەوان هەمویان مردبوون لە قلیج. کاک حاجی عێزەت و کاک حاجی باقی ئیتر چوو بوون بە شوێن لە خەرپانیەوە گەڕابوونەوە کە چوو بوون سەیریان سێرەکەن، هەمویان مردوون. کە هەمویان مردبوون ئەوەی کە پێی کرابوو لەو پارە و شتەی کە پێیان بوو تەمەن ئەوان ئەیانزانی کە ئەمانە دەوڵەمەند و پارۆشتیان هەیە، ئەوەی پێی کرابوو ئەو پارۆشتە هێنابوویانەوە لەگەڵ خۆیان هێنابوویانەوە بۆ مجەم. ئێمە لە 1970 ڕۆژتین لە 6 مانگی 6 1990 گەڕاینەوە.
ئێمە لە سەرافەرژەوە عام هەمووی خێمە بوو. ئێمە کاتینەوە سەریاسی وەک گوتم پێشتر هەشتا و حەوت ئەو کاتەکانی عەشقان تەقێنرابوویەوە خەڵکو بوویە و سەریاس لەوێ کۆمەڵێک هەیکەل دروست کرابوو بەڵام هەیکەلەکان تەواو نەکرابوو یەکێک لەوانە ئەو خوشکانی ئێمە بوون ئەو خوشکەم بوو کە لەوێ بوو لەگەڵ خانەوادەی و چەند خانەوادەیەکی تر لەوێ بوون بەڵام ئەوان وتوبیان ئێمە ناچینە دەرەوە ئێران وتوی دەیەتوانن شتێک بۆ خۆتان لەم خانوانە تەرتیب بکەن شتێکیان تەرتیب کردبوو لەوێ بوون بەڵام ئێتر دوای کیمیابارانی هەڵەبجە ئەوە بۆ خەڵکێکی زۆر ڕووی کردە سەریاس و ئەو کاتە خێمەی زۆر هەڵدرا و ئێترەوە بۆ عەفواتێک درا زۆربەی خەڵکەکە گەڕایەوە بەڵام ئێمە ماینەوە ئەو کاتە ئەو خانوانە جۆرێک لە جۆرەکان تۆزێ جوانتر کرا باشتر کرات و هەردوو خانەوادەوە چوونە خانوویەکەوە و ئێمە و ماڵی خوشکەکەم لە یەک خانووا بوو وتەمەنە و خانووە ئەو خوشکەی ئێمە بۆ ئێمە هەم ڕۆڵی خوشکی گەورەش بوو و هەم ڕۆڵی دایکمانیش ئەبینی چونکە ئێمە دوای شەید بوونی دایکم و کاتێ ئێمە تەمەنێکی وامان نەبوو ئەو هەردوو ڕۆڵەکەی بۆ ئێمە بین ئێمە ئەو ساڵە بەڵێ بێگومان ئێمە ئەو ساڵە ئێمە لە چواری عاما بووین واتە پۆلیدا فەوتا کە کیمیایی لە دوای نیوەی ساڵ فەوتاوە ئێمە کە چوینە ئێران سەرەتا لە ناو خێمەکان خوێندنێکیان دانا بەڵام خوێندنەکە بۆ شێوەیە نەبوو زیاتر هی سەرەتایی بوو بۆیە ئێتر دواتر قوتابخانەیە کرایەوە بۆ مناڵانی ئۆردوگای سەریاس ئەوەی کە مناڵ بووایە ئەچووە بەر خوێندن و بۆیە من کاتێککە گەڕامەوە ساڵی 1990 من جارێکی تر هەر چوارم خوێندەوە واتە دوو جار چوارم خوێندەوە چونکە قبولیان نەبەوە کاتە لیژنەیەکیاندا نابوو لە بڵین بەناو هەڵەبجەی تازە ئەو کۆمەڵە مامۆستا کۆنەی خۆمان بوون لیژنەکە کە من هەرچوومە ژوورەوە یەکسەری ناویسیانی هەڵدام وتی تۆ لە پۆلی چوارا بوویتر هەر مامۆسای کوردی خۆمان بوون بەڵام خوێندنەکە بۆ شێوەیە نەبەوەی لە خەیمان دایان نا مەسەلای بەما وترێکی و بەما ئەوترێکی یانی شتەکان سادە بوون بۆ ئێمە شتەکان سادە بوون ینی منهەجێکی سەرەتایی و لە کاتێکە ئێمە مەسەلای هەمومان لە یاعدادی و ئەوانە بوو ئێمە ئەو کاتە شتێکە بوو زیاتر کە ئێمە ئەمان ناسی پێیانەوە مەسەلای هیلال ئەحمەر ئەم هیلال ئەحمەرە ڕۆڵی سەرەکی هەبوو لە دابینکردنی خەیمە و پێداویستیەکان و ئینجاوەکو دوای ئەوەیش مەسلای پێدانی مانگانەی خواردن و ئەوانە بەڵام بێگومان حتمما ئێمە ئامان بینی مەسلای جار بوو مەسلای تەیارەی فڕۆکەی UN ئاهات و بەڵام ئەوەی کە ڕۆڵی سەرەکی ئەبینی لە هاوکاریەکانی ئەگەیان هیلال ئەحمەری ئێرانی وەڵاهی بەنسبەتی خۆمەوە من ئێستا بڵێم شوێنێک زۆر کیمیابارانی هەڵەبجەم بیرە خاتەوە ئەو شوێنی لای مەشروعەکەی عەنەب سایلۆکەی ئێسەیە چونکە ئەو شوێنە من شەوێکی وەک بڵێ نیوە مەرگم دیابەڕێ کرد جگە لەوەی کە دایکم تیا شەهید بوو جگە و دوو کوردستان و دوو کەسەی کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەوانە ئەوە وەکو شوێنێکە قەت لە یادم ناچێت چونکە ئەو شەوە تا بەیانی تۆ لە شوێنێکا بیت بە تەوای مەرگ بیت شتێکی ناڕەحەت بوو ئەوە یەکێکە لەو شوێنانە قەت لە بیرم ناچێت دوای ئەوەیشە لەوانەیە وەکو کە چوونە ئێرانی شتێک کە بۆ من خۆش بوو بێت ینی کە جۆرێک لە جۆرەکان پێ ئاسوودە بوو بووم تەنها ئەوە بوو ئێمە لە تیپێکمانە بوو بە ناوی تیپی وەرزشی ئاوارە و ئەم تیپە لەناو ئۆردوگا و ئۆردوگاکانی تریشە ئێمە ئەگەڕێن ئەمە جۆرێک بوو لەو یادەوەریانەی کە کۆمەڵێک برای بەڕێز کۆمەڵێک هەرچەندە زۆربێشی خەڵکی گوندەکەی خۆمان بوون خەرپانی لەگەڵ چەندین برای بەڕێزی تریشە ئەمانە تیپێکمان دروست کرد بوو جۆرێک بوو لەوەی کە شتێکی تەرفی هیچ شتێکی خۆشی کە ئێمە بیبەخشین هەم بە ئۆردوگایش هەم بە خۆشمانە و یاریکردنانە بوو چونکە لە ئۆردوگای سەریا شتێکی تر نەبوو جگە لە ئەگەر کرێکاریەک هەبوایە شتێکی تر نەبوو بەڵام ئەم تیپی ئاوارەیە ئەم وەرشە وای کردبوو کە جۆرێک لە جۆرەکان کە ئێمە هەمیشە جۆرێک لە خۆشی جۆرێک لە
ئەو هاندەرانەی کە لە ئۆردوگا هەبوون بە پیا و ژن و بە تەمەن و ئەمانەوە هەمیشە و ئەچون بۆ ئۆردوگاکان گەڕان جۆرێک لە جۆرەکان ئۆردوگاش هاوکاریەکردین بە دابینکردنی پاس و ئەوانە و هەندێک لایەنی تریژی هاوکاری ئەکردن بە پێی توانە ئەوانە. ئەمە جۆرێک بوو لەو یادەوەریانەی کە بەلەمانەوە خۆش بوو ئێسێژ تا ئێسیش هەر کاریگەری تایبەتی خۆی لەسەر هەمومان هەیە کە ئێماوی و لە خەسەر خەڵکی سەریای سیشکەوە چەند ساڵی کە لەوێ بوون ئەوێ یەکێکە لەو یادەوەریە خۆشیانیش. بەڵام یەکێکی تریش لەو شتانەی کە ئەوە بوو لە کاتی گەڕانەوەمان بۆ عێراق، یعنی ئێمە وتیان مەسەلای بۆ هەڵەبجێ و سێرەکەی هەڵەبجە نییە و اینجاوەکو ئێمە لە ئۆردوگای بازیان ماینەوە چونکە بە حکومەوی بازیان کۆمەڵی خەڵکی خۆمانی لێ بوو و ئیتر تۆ لە هەر شوێنێک بیت هەر بیری لای زێتی خۆتە لەکوێ زۆر مایتەوە یادەوەریەکانت لەگەڵ یا بوو ئەبێتە جۆرێک لە جۆرەکانە بێتە ئەویش خۆشەویستی لە ناو دڵتا دروست دەکە. ئێستا توانم بڵێم سەریاز لە هەموو شوێنێک بەلای ئێمەوە خۆشتر بوو چونکەمانەوەمان تێدا زۆر بوو و یادەوەریمان تێدا زۆردر بوو. بازیانیش تا و کاتێ ئێمە زۆر نماینەوە چونکە مانگی 6 هەتاوەکو 91 تقریبا هەمووی 6 مانگێک ئێمە لە بازیان ماینەوە. بەڵام کە کاتێ وەختە ڕاپەڕینیش بوو ئەو خەڵکی هەڵەبجە هەمووی هاتەوە بۆ هەڵەبجە و هەڵەبجە و کاتە وێران بوو و هەڵەبجە هەموو کەس چەندەها جار تێکدان و ئاوەدانکردنەوە جیاواز لە موشارەکانی تری کوردستان خەڵک جارێگاتەوە ژوورێکی دروست دەکرد بە بەدار دوایی بە قامیش دوایی بە تەختە دوایی دەیدێ حتا واتە هەر خەریکی تێکدان و ئاوەدانکردنەوە بوو هەتاوەکو ئێستا. بۆیە هەمیشە هەڵەبجە هەمیشە چووەتە شتێکی دروست کردو دوایی جارێکی تر تێکی داوەتەوە چونکە بە پێی زروف و بە پێی گۆڕانکاری و بە پێی بژێویەکان سێرەکەی تۆ نەوەتوانی بە بەردەوام خانوەکە ئاوا بێت. بۆیە هەمیشە خەڵکی هەڵەبجە حتا وەکو ئێمە لە بەداخەوە لە زانکۆیشە فەقیرترین خەڵکی هەڵەبجە فەقیرترین قوتابی لە زانکۆکانە بەس خەڵکی گەرمیان و هەڵەبجە چونکە ئێمە وەک بڵێ بنیادێکمان نەبوو وەکو شوێنی تر نەبوو کە کابرا لە سلێمانیەوە لە شوێنێکی ترەوە کە ئەچوو کوڕەکەی ماڵ و حاڵ و شتێکی هەبوو ئێمە سێرەکەی کە ئەچوونی هەمومان بە هیچەوە ئەڕۆشتی. بۆیە لە ئۆردوگا لە زانکۆکانیشە خەڵکی هەڵەبجە جۆرێک لە جۆرەکان هەر پێوە دیار و لە خوێندنیش بۆ ئێمە سەخت بوو. ئێمە هەڵەبجە ئێستاتا هەڵەبجای کارەساتی هەڵەبجە بۆ ئەوەی کە بیری کیمیابارانی بوو بێت بۆتە یادەوەریەکی گەورە و دروستکردنی ئەو مۆنێمنتە خۆی لە خۆیان شتێکی زۆر باشە چونکە ئێستاتا هەر بەناوهێنانەکەی بەوەی کە ئەچیتە ناویەوە کۆمەڵێک شتی هەڵەبجەت بیرە خاتەوە و ئێمە پێشتریش هەبوو کانیێشخان مەسەلای زیندە بە چاڵکردنیشمان هەبوو لە بامۆک و ئەوانە و عومەری خاوەر کە کاتێک عومەری خاوەرە بینی تر کۆی هەمووی هەڵەبجە کارەساتی هەڵەبجای بینی تایە. عومەری خاوەر تەنها باوکێک و مناڵێک نییە، عومەری خاوەر کۆی هەموو ڕووداوەکانی هەڵەبجەیە کۆکراوەتەوە بەستەنها لەوە کوردکراوەکەی ئەوەیە. بەڵێ تەمەن هەڵەبجە وەکو گەورەترین خزمەتی بە دۆسیەی نەتەوەی کورد کرد وەکو چۆن ئەڵێن هەڵەبجە پێناسی مەزلومیەتی کوردە. هەڵەبجە توانێت ڕۆڵ ببینێ لە ڕوخاندنی حیزبی بەعسە کە یەکێک بوو لە هۆکارەکانی ڕوخاندنی حیزبی بەعس کارەساتی هەڵەبجە و هەڵەبجە لە ڕووی خزمەتکردن بە دۆسیەی نەتەوەی ناساندنی کورد مەزلومیەتی کورد توانی چاکترین ڕۆڵ ببینێت و قوربانی بدات بۆ دۆسیەی نەتەوەی کورد و تا ڕادەیەکیش توانی هەڵەبجە توانی دۆسیەی کورد لە قۆناغێکەوە بباتە قۆناغێکی ترەوە. بەڵام هەڵەبجە وەکو خۆی قەرەبووکردنەوە بەداخەوە هەڵەبجە وەکو شار قەرەبوو نەکراوەتەوە تەنها وەکو شەهید کراوەتەوە. یعنی هەڵەبجە خۆی وەکو شار قەرەبوو نەکراوەتەوە بەوەی کە تۆ کۆی ئەم هەڵەبجە شتێک هەبێت بڵێ ئەمە قەرەبووی هەڵەبجەوە بە ناوی خزمەتگوزاریەوە مادی بێت یاخود معنەوی بێت
تا ڕادەیەک هەڵەبجە وەکو شار قەرەبوو نەکراوەتەوە، بەڵام هەنگاو نراوە هەندێک معنەوی بە پارێزگابوونی هەڵەبجە خۆی لە خۆیدا قەرەبوویەکی معنەوی هەڵەبجەیە لەلایەن عێراقەوە، ئەمە قەرەبوویەکی معنەویە و وەکو شەهیدیش ئەوەی کە حکومەتی هەرێم کرابێت بریتێ لە موچەیەک بۆ شەهیدان و کردنەوەی خانوو بۆ کە سوکاری شەهیدان، ئەمە وەکو قەرەبووەکەی. بەڵام وەکەوەی کە بەداخەوە ئێمەی کورد نەمانتوانیوە ڕابردووی خۆمان، شتە جوانەکانی خۆمان، کارەساتەکانی خۆمان بە پیرۆزی بهێڵینەوە. ئەمە یەکێکە لە گرفتەکانی کورد کە لە سیستەمی پەروەردەدا ڕنگدانەوەی نییە. ئێمە بەداخەوە تا ئێساتیش قسەکەم تا ئێسێژ ئێمە نەمانتوانەوە وەکو وەزارەتی پەروەردە هەموو مناڵێکی سەرەتایی ئیجبار بکەین کە ئابێ ببرێتەوە مۆنومێنتە بۆ ئەوەی ئەم ڕووداوانە ببینی هەر بە مناڵی وەکوەوەی کە وڵاتانی تر دەیکەن، بۆ ئەوەی هەر بە مناڵی ئەم کارەساتە، ئەم ئینتیمای نیشتمانە، ئەم قوربانیدانە لە پەروەردەی خەڵکی هەڵەبجە و کوردستانە. دەبوو حکومەتی هەرێمی کوردستان لە پەروەردەیە لە سەرانسەری کوردستانە هەموو قوتابخانەیەکی ئیجبار بکردایەت بە گەشتێکی زانستی بۆ مۆنومنتەی هەڵەبجە، بۆ ئەو شوێنانی کە کارەساتی هەڵەبجەیان پێوە دیارە. بەداخەوە ئێمە لە پاڵ هەموو شتە نەتەوەیەکانی تردا نەمانتوانیوە پیرۆزیەکانی نەتەوە بپارێزی. جۆرێک لە جۆرەکان ئێستا کە کاتێک باسی کیمیابارانی هەڵەبجە ئەەکەیت سێرەکەی تەلەبە بەلایەوە لەوانەیە وەک بڵێ شتێکی نامۆیە، چونکە کەسێری شارەکەی یەکا کە هێشتر ئاوایە، ینی بەو هەموو کارەساتەوە ئەمە شارەکەی هێشتر خزمەت نەکراوە، لەبەرەوە جۆرێک لە جۆرەکان یەک ناگرێتەوە لەگەڵ ئەوەی کە تۆ باسی کارەساتەکە بۆ هەڵەبجەیە، کە کاتێک باسی کارەساتی هەڵەبجە و مەزلومیەتی شارێکەکەیت ئەبێت لە لای قوتابی خەڵکی هەڵەبجە ئەم شارە کۆمەڵێک گۆڕانکاری و خزمەتکردنی پێوە دیار بێت شایەن بە قوربانی دانەکەی. بەڵام بەداخەوە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێساتە نەمانتوانیوە نەک هەر هەڵەبجە، کارەساتی ئەنفال، هەموو زۆرێک لە بیرەوەریەکانی نەتەوەمان جۆرێک لە جۆرەکان نرخی زیاتر، ڕۆڵی زیاتر، پیرۆزی زیاتریان پێ بدرێت کە هێڵی سوور بن. بەڵام بەداخەوە سێرەکەی لەوانەیە ئەم گوێنەدانە وای لێکرد بێت کە کاری کردبێتە سەر ئینتیمای قوتابی، ئینتیمای تاکی کورد بۆ کۆی پیرۆزیەکانی نیشتمان کە ئەمەش بۆ خۆی مەترسیدارە. بە هیوایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنێکی پەیوەندیدار پیرۆزیەکانی نیشتمان و نەتەوە نرخی خۆیان پێ بدرێتەوە وەکو وڵاتانی تر، بۆ ئەوەی لە ڕابردوومان لە ئێستا و داهاتووماندا بۆ نەوەکانمان ئەم کارەساتانە ببنە بەشێک لە بیرەوەری و پەروەردەییمان و مەزلومیەتی گەلی کورد. دەستان خۆش بە یاخوا، هیوای سەرکەوتندان بەوە خوازم و ئەکرێت ئەم پەیوینەی من و چەندەهای تریش ببنە شایەت حاڵی ڕاستەقینەی کارەساتی هەڵەبجە و کارەساتی هەڵەبجە گەورە بوو، بەڵام هەموو کەسێک لەو پەنجەرەی خۆیەوە ئەو شتانەی کە بینیویەتی باسی ئەکات ئەکرێت کۆی پەنجەرەکان کۆ بکرێتەوە، کۆی کارەساتی هەڵەبجە بخرێتە ڕوو. سپاس بۆ یەوەی بەڕێزیش. سپاس. Farag